پەیوەند و لانا سڵاوتان لێبێت بەیانیەوە بینەرانی کورساتی عزیز باش بێت هیوای ڕۆژێکی باش و خۆش بۆ هەمووان. هەڵبەت بەڕێوەبەری پەروەردی پارێزگای کەرکووک و یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی کۆمەڵێک ڕێوشێنی تەندروستی نوێی بڵاو کردووەتەوە بۆ پاراستنی تەندروستی خوێندکاران لە ناوەندە پەروەردەیەکان. یەکێک لەو خاڵانەی کە گرنگە بۆ لە مەودوا یەکەی سەرپەرشتیاری چاودێری بەشی فرۆشگاکانی خوێندنگاکان دەکات کە خۆمان هەر لە منداڵیەوە فێربوونە پێی دەڵێن حانوتەکان کە بە هیچ شێوەیەک جبس و ئەندۆمی نابێت لە نێو حانوتەکاندا بفرۆشرێت و لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە مامۆستای نێو خوێندنگایە هەوڵدەن بە وردی چاویان لەسەر خوێندکارەکان بێت ئانی خوا نەخواستنەکە جگەرەیان وێ بکە لە کۆمەلگادا بە جۆر لە جۆرەکان بەربڵاوە بێنرێتە نێو خوێندنگاکان و لەلایەن خوێندکارانەوە بەکار بێنرێن. کۆمەڵێک ڕێوشێنی تر گیراونەتە بەر کە یەکێک لەوانە تایبەتە بە تەندروستی لە جەستەی خوێندکاران لە کۆی ئەو پێنجوانەی کە هەیە ڕۆژانە دەبێت یەکێک لەوانەکان ئەو مامۆستایوانەیە هەستێ بەوەی کە خوێندکارەکان بهێنێتە گۆڕەپانی خوێندنگاکە و وانەکەی پێ بڵێتەوە. من دەمەوێت لەگەڵ مامۆستا ڕەوف بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی قسە بکە. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونێت. مامۆستا کۆمەڵێک بڕیار و خاڵتان دەرکردووە بۆ پاراستنی تەندروستی خوێندکاران چین لەوانە و ئایا ئێستا لە نێو خوێندنگاکان جێبەجێ دەکرێت چی ڕقابیەکیان لەسەرە؟ بەڵێ بەخێر بەسەر چاوم. سەرەتا هەموو قوتابخانەیەک فرۆشگای لێ ئەو فرۆشگایە نیوە بە گوێری ڕێنمایی ئەبێ هەندێک خواردنی تەندروست هەیە پێویستەکە تەنە ئەو خواردنانە وەکو لستێک هەتا درێ بە فرۆشگاکان ئەبێ ئەو لستە تەنە بفرۆشێت نابێ خواردنی ترجگە لەوانە بفرۆشێت. بەداخۆستا هەندێک جار دەرچوون لە ڕێنمایەکانەیە فرۆشتنی بە تایبەتی جبێز هەندێک پسکێتەکان ناگوجێ لەگەڵ تەمەنی ئەو منداڵانەیە کە کاریگەری زۆر خراپەیە هەتا دۆزینەوەی هەندێک شتی ناتەندروست لە ناو هەندێک پسکیت و ئەوانەی کە ڕیانی چووە هەتا گومانی و مادەی خۆشبەرەکانی لێکرا. ئەمە هەمووی ئەگەڕێتەوە ئەوەی کە ئەو فرۆشگایە وەکو پێویست پابندی ڕێنمایەکان نییە. ئەو ڕێنمانی کە لە پەرۆدە دەچووە لژنەی تەندروستیمانە سەردانیەکات ئەو لژنانیش کە هەمانە لژنەی تەندروستی لە گەڕەکەکانە سەردانی قوتابخانەکانەکات بۆ بەدواداچوونی ئەوە و لژنەی فرۆشگای لە ناو قوتابخانەکانە و ئێمە سەرپەرشارەکانمانێکی لە شەکانەوەی بە دواداچوونی فرۆشگاکان کات کە بزانە چۆنە ئایا ئەو ڕێنمایانە جێبەجێ کات یا جێبەجێ ناکات. مامۆستایەکێک لە خاڵەکان باس لەوە کرابووکە لە کوێ و پێنجوانەی کە هەیە یەکێک لەوانەکان بتوانرێت لە گۆڕەپانی خوێندنگاکەوە تا لە پشتشکی خۆروانە بوترێتەوە. ئەمە چۆنە ینی سیستەمەکە بە جۆرە دابشکراوە کە هەروانە و با بڵێن پۆلێک بێتە دەرەوە یان چۆن بێت؟ بەڵێ نەکەوانەی یەکەم وانەی تا سێم یەکەم دووەم یان سێم ئەو سێوانەیە لەبەرەوەی خۆر تیشکی خۆر سوودی زیاترێ بۆچی بۆ ینی ڤیتامین دی بۆ قوتابی خوێندکار و مامۆستای شەتاکۆ پێسپێتی. ئێستا دوو نەخۆشی کوشندا زۆر بڵاو بۆ بە تایبەت لە عێراقا بە تایبەت عێراق و کوردستان بەگشتیارین ئەویش ئەوەیە کەمی ڤیتامینی دیە لەگەڵ زیاتر گرتنی دەمارەکانە پێویستی بە قەستەڕەیەوە هەمووی هەردووکی پێویستی بە خۆراکەوەیە خۆراک و بخۆرەوە. یەکەم جا خۆر ئەوەیە کە زۆر گرنگە ینی ئێستا لە بەرەوەی زیاتر ینی دانشتەکان و هەڵسان و لە ماڵەوە زیاتر لە ناو سیارە زیاتر لە ناو ینی لەبەر سێبەرە واتە کەمتر جستی مرۆڤ ینی بەر خۆرەکەوێ بۆیە پێویست ئەکات لە بەیانیان زوو هەتاکو سعات پێش 11 ئەو هەر مرۆڤەکەی منداڵ بیا گەورە بێ ینی لای کەمی بۆ نیو سعات خۆر لێدات. بۆیە ئێمە ئەمساڵ ئەم پێشنیارەمان ینی پیادە کردو داوامەکرد قوتابخانە جێبەجێکەکەن وانەیە یەکەم دووەم سێم وتا پێش کاتژمێری 11 لەو سێوانەیە ڕۆژانە هەر بەجارێ پۆلێک کە لای کەمی کە بچێت وەدیچە لەوانەکان کە ئەتوانێت لە دەرەوە بوتر ینی وترێتەوە بۆچین بۆ ئەوەی کە سوودی هەبێ بۆ جستی قوتابی خوێندکار. مەسمانەوەی ینی ساڵانەوەی کە من ئاگدارم پێشبڕکێ لە نێوان خوێندنگاکانە کرێ بۆ بابەتی هوەری بۆ وەرزشتانی تۆپێنە و شتانە ئێوە هەوڵ نادەن وەکو پەروەردە پێشبڕکێکی لەم شێوەیە لە نێوان خوێندنگاکاندا دروست بکەن بەوەی کێ زیاتر پابندی ئەم خاڵانە دەبێ؟ بەڵێ ئێمە کەم جار وەکو پێشنیارمان کردووە داوامەکە لە قوتابخانەکان کە جێبەجێ بکەن. اینجا لجنەی وەکو سەرپەرشتیارمانەیە یەکێک لە شەکانی سەرەکی سەرپەرشتیار بە دواداچوونی بۆکەن و کاری لەسەرەکەن بێگومان ئاگداری قوتابخانە ناکەن و کە بێت جێبەجێ بکرێن. بەڵێ کارێکی زۆر چاکە ینی ئەوەیە کە لە کۆتاییە
پێشبڕکێ پێشنیارێکی جوانە پێشبڕکێ دروستکە لە بینی قوتابخانەکانە یان وتە بۆ هەڵسەنگاندن چکۆمە لە ژنی هەڵسەنگاندنشمانێ دەست بەکار بووە چی قوتابخانەیە پابند بووە ئەوەی جێبەجێ کردووە ئەوە خاڵێکی تر زۆر گرنگەیە وەرزش ئێمە وەرزش تا ناوەک بابەتێکی خوێنین ڕاستە بابەتێکە لەگەڵ هونەرە بابەتێکی یەکێک لە پرۆگرامەکان بەڵام یەک گرنگیەکێکە نایدین پێم ئەوش ئەوەیە بەکارنهێنانی لە ناو پۆلە یعنی ئەوەی کە تێبینیماکە لەو مەکتەبە نێودەوڵەتیەکان زیاتر پیادەکەن واتە لە هەموو پۆلێکە لە هەموو دەرزێکە ئەتوانین لە هەموو دەرزێکە وەرزش بەکاربێنێ یەکێک لە پێشنیارەکانمان ئەوەیە زۆر جار لە خشتەی وانەکانی ڕۆژانە وەرزش خراوەتە کۆتا دەرز ئەمە خراپ نییە ئەوە دژی ڕێنمایەکان ئەوەی دابش کرێن نابێ ینی هەتا بڕیارەیە ڕێنمایە کە نابێەوە بە تایبەت وانەی وەرزش ئەبێ نابێت لە کۆتایە بێ ئەبێ لە سەرەتا و لە ناوەندی دەرزەکان نابێ بۆی ئەو دەرزە فرامۆش نەکرێت ئەو منش بە شێوازێک بەسلوبێک ئەم ساڵێکە لە پێشنیارەکانمان ئەوەیە هەموو بابەتێک فیزیا کیمیا بڵێ زانست بێ هەر بابەتێکی بیرکاری بێ زمانەکان بێن لەو بابەتانە وەرزشی تیا بەکاربێن زۆر ئاسایە ماوسە کاتی تەژوورە بۆ ماوەی خولێکی دوو خولەک وەرزشیان پێ بکات جوڵە بکات ئەمە زۆر گرنگە ئەو جوڵک ئەو چالاکیە مێشکی منداڵەکە چالاکترە کاتەوە زیاتر وداتیە کاتەوە وای لێ کات گوێ بگرێت لە ماوەساکە بزانە ینی واتە چالاکبوون و هەستکردن و بیرکردنەوەی زیاتر تیژە بێ لە ڕێگای بەکارێنانی چیوە جگە لە چالاکی هونەرەکان چالاکی وەرزشی بە تایبەت یاریەکان یاری سوێدەکان سپاس بۆ مامۆستاڕەوە بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی پەیوەندولانم دەمەوێت باس لەوە بکەم لە پارێزگای کەرکووک خوێندنگا کوردیەکان ئەتوانم بڵێ کێبڕکێ دەکەن لەگەڵ خوێندنگاکانی تردا بە تایبەت لێرە خوێندنگای عەرەبی هەیە تورکمانی هەیە سریانی هەیە بۆیە سەرباری و دۆخەی کە بەسەر بەشێک لە مامۆستایانی هەرێمی کوردستاندا هاتووە سەبارەت بە دواکەوتنی موچەکانیان کە هاوشێوەی مامۆستایانی عێراق نییە کە ماگانە لە کاتی خۆیەوە بەبێ دواکەوتن موچیان بەڵام بەرپرسانی پەروەردەی خوێندنی کوردی و مامۆستایانی نێو خوێندنگاکان ڕۆڵێکی باشیان بینیوەوە دەبێت پاراستنی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک و ناوچەکانی تریش کە لە دوای ساڵی 2023ەوە خوێندنگا کوردیەکان یەکێک بوون لەوانەی کە سەلماندیان کەرکووک و ئەم ناوچە کوردستانیانە کوردین و خەڵکی کوردی تێدایە ئەویش بەمانەوەی خوێندنگا کوردیەکانە لە پارێزگای کەرکووک من دێم وڵایەوە گەر پرسیارەکان